ئومێد یەکێکە لەو هەزاران گەنجەی کە ئومێدی بەمانەوە لە کوردستان نەماوە بەهۆی بێکاری و نەبوونی سەرچاوەی ژیانی شایستە و نەبوونی دادپەروەریەوە ڕێگای هاتوونەهاتی کۆچبەری گرتووەتە بەر. بەڵام وەک خۆی دەڵێت بەخت یاوەری نەبووە و مانگێک لەمە پێش گەڕێنراوەتەوە بۆ هەرێمی کوردستان. هێندە بێزارە ئێستاش باس لەوە دەکات هەر کات دەرفەتی هەبێت ڕێگەی کۆچبەری دەگرێتەوە و وڵات بەجێ دەهێڵێت. کانە هیچی دەزانێت پێی وایە مستەقبەل نییە لە کوردستان. ئەگەر مستەقبەلێک هەبێت لێرەکانە بەڕاستی کوردستان بەکەڵ کەسێکی نەخوێندەوار دێت. نەخوێندەوار بە جێگات دەبێتەوە، نەخوێندەوارمە بە جێگات نابێتەوە. دەناوەرە سەیران کە بزانە هەموو شادەی چیان هەیە لەوێ، هەموو شادەی زانکۆ و هەموو دەرچووی پەیمانگا و ئەوەن کە دەڕۆن بۆ ئەوروپا. ژیانێکی ناخۆشە بەڕاستی، یعنی بەس کۆچی گەنجان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ژیانێکی زۆر ناخۆشە لە کوردستان بۆ نەعەدالەتی دەسەڵات، بۆ نایەکسانی ژیان، هیچ شتێک نییە لێرەکانە کە گەنجێک دڵی پێخۆش بێ. بۆ تاوتێکردنی پرسی کۆچبەری لە هەرێمی کوردستان بڕیار بوو پەرلەمانی کوردستان یەکێک لە بڕگەکانی کۆبوونەوەی ڕۆژی چوارشەممە بۆ تاوتێکردنی پرسی کۆچی گەنجان تەرخان بکات. وەزیری ڕۆشنبیریشی بانگێشتی کۆبوونەوەکە کردبوو، بەڵام بەشێک لە ئەندامانی پەرلەمان کۆبوونەوەکەیان بایکۆت کرد و وتیان دەبێت سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی بۆ لێپرسینەوە لە کۆچی گەنجان بانگێشت بکرێنە پەرلەمان نەک وەزیری ڕۆشنبیری. حکومڕانی هەرێما کوردستانی دەهۆکارە وەکو پێشترمە گوتی و گەنج بەرەف دەروێ وڵاتی بچن. ئەوروکەل دەمال هەرێما کوردستانی دەلیڤین کاری نەبن لە کارتی تایبەت لە کارتی حکوومەتی هزارها دەرچوین زانکۆ پەیمانگا مەهێبن نهێنا دامەزراندن دەرچوین ئێکەمین زانکۆ پەیمانگا نهێنا دامەزراندن. ئەرێ خەڵکێکی چی هیوی هەبیتن بە سیستەمی وی وڵاتی و ئەوروکە لە زانکۆ پەیمانگایان حکوومەتە هەرێما کوردستان زانکۆین ئەهلیویین حکومی دخوینن لەوڕە بە هیویبوونا گەنجان نەدیتنا دەلیڤین کاری بووە هۆکارەوەی چەندی خەڵکێک لایەنی نەفسی تێک بچیت دەما لایەنی نەفسی تێک یان پەنای بەرکوشتنێ بەتیان پەنای بەرە کوچکردن ژی وڵاتی بەت ڕەڤینژی لە وڵاتی گەلەکە تەحلە لێ دڵنیام ئەف گەنجەش نەچاری وانڕێکێن. بەپێی ئامارەکان لە ساڵی 2020دا نزیکەی 65,000 هاوڵاتی عێراق وڵاتیان بەجێهێشتووە. لەو ڕێژەیەش زیاتر لە 15,000یان دانیشتووی هەرێمی کوردستان بوون. هەر بەپێی ئامارەکانی فیدراسیۆنی سەرداسەری پەنابەران لەم ساڵدا لە ڕێگەی کۆچبەریدا 50 هاوڵاتی هەرێم گیانیان لەدەستداوە و تا ئێستاش زیاتر لە 230 هاوڵاتی بێسەر و شوێنن. 22 ساڵ و 29 ساڵی حکومڕانی حکوومەتی کوردی بەداخەوە وای کردو کە هیچ ئومێتێک هیچ هیوایەک کە نەماوە بەڕاستی حکوومەت بێباکە بەرامبەر بە هاوڵاتیەکانی بێباکە دام و دەستگاکانیەوە یاساکانی تەشریع کۆپەرلەمان سەرچاوە یاسایان کۆمەلگا تا ئێستا ژیانی هاوڵاتی خۆش نەکوزە گوزەرانی نییە و قەیرانی ئاو لە شوێنێ غاز لە شوێنێ و قەیرانی موچە لە شوێنێ بەداخەوە ئەمانە حکوومەتی هەرێم تا ئێستا بێباکە بەرامبەر بە موچە خۆرانی خۆت و دەبینین ئەمانە هۆکاری هەر ئەساسین کەوای لە کردووە هیچ هیوایەک بۆ تاکێم کۆمەلگانەوە لە ناوی شانە گەنجانیم کۆمەلگا. لە ساڵی 1995ەوە لێشاوی کۆچی گەنجان بۆ ئەوروپا دەستی پێکرد. ئەو کات لە دژی شەڕی ناوخۆ و ئێستاش بەهۆی نەبوونی هەلی کار و نەعەدالەتی دەسەڵاتدارانی هەرێم کۆچ هەر بەردەوامە. ئێحسان سابیر NRT سلێمانی.